لە مێژووی گەلی کوردە ئەمڕۆ ساڵیادی ڕاپەڕین و بەگژداچوونەوەی شاری سلێمانیە بەڕووی ڕژێمی بەعس و دەستگاکانیدا. کورد لە باشووری کوردستان لە پێناوی ئازادی و لە ماوەیەکی کەمی مانگی ئاداری 1991دا ڕاپەڕی، بەڵام دوای سێ دێ لەو بەروارە هەندێک جارەوە ئامانجە لە قۆناغی بەر لە ڕاپەڕین بەرتەسکتر دەبێتەوە. هەرێمی کوردستان مانگێک بەر لە ساڵیادی ڕاپەڕین شاید حاڵ یەکێک لە ڕووداوەکانی کپکردنی دەنگی ئازاد بوو کە لە پرۆسێکی دادگاییدا کەبیری ئەموانی بۆ دادگای ڕژێمە دیکتاتۆریەکان دەبردەوە، کاتێک 5 ڕۆژنامەنووس و چالاکی مەدەنی با تاوانێکی نەکردو بە 6 ساڵ زیندانی سزادران. باز لە قۆناغی سەرەتای دوای ڕاپەڕین و عیب و نەنگیەکانی شەڕی براکوژی و ڕفاندن و تیرۆری سیاسی و ڕاوڕوت و تاڵانی گومرگ و سامانی گشتیم دەسەڵاتە و پارتە پێکێنەرەکان ناکەین. تەنها ئەوەی حکمی خۆبەڕێوەبەری کورد لە دوای ساڵی 2003ەوە بەگەلی کورد خۆی کردوێتی پاساون بۆ ئەوەی ئێستا کەمترین کە زیادی بۆنێ ڕاپەڕین بکاتەوە. سایی دەسەڵاتی بەعس بۆ کورد هێما بوو بۆ ستەمکاری و نەبوونی ئازادی، بەڵام لەژێر سایی دەسەڵاتی یەکێتی و پارتیدا جگەل لەوەی کەم نینەوانەی لە پێناوی بە ئازادی ژیان و قسەکردن و نووسین بە زیندانیان کوشتنیان ڕەوەدونان نەفریکردن دەمکوت کراون. لەگەڵەوەشدا لەژێر سایی دەسەڵاتی کوردیدا لە ڕووی ئابووریشەوە کۆمەڵگەیەکی چینچینی و کۆمەڵێک تێر و زۆرێکیش برسی و نەدار دروست بووە. ئەوەش دوجار کاری لەسەر سەقامگیری کۆمەڵایەتی دروست کردووە و ئامارەکانی جیابوونەوەی خێزان و کوشتن و خۆکوشتن لەو بارەیەوە باشترین گەواهین. لە ڕووی سیاسی شەوارچەندا لە قۆناغی حکومڕانی ڕژێمی بەعسدا شتێک بە ناوی هەڵبژاردن و دەستا و دەستکردنی دەسەڵات نەبوو، بەڵام دەسەڵاتی کوردیش لەو بارەدا تەنها ڕووکاری دەسەواژە و چەمکەکانی وەرگرتووە. ئەژینا لە دوای ڕاپەڕینەوە هەڵبژاردنەکانی بە ساختەکاری و لەژێر ترس و تەماعدا بەڕێ کردووە و پەراوێزێکی کەم نەبێ بواری بۆ ڕەنگی دیکە نێشتۆتەوە. جگە لەمانەش لە ساڵیادی ڕاپەڕیندا هێشتا دەسەڵات و سەرانی سیاسی کورد نەیانتوانیوە ململانەی سیاسی و یاسایەکانی خۆیان بە گفتوگۆ یان بە پەنابرنە بەر شەقام و دەنگی گەل یەکلایی بکەنەوە، لەجێ ئەوەی دەرگای پەرلەماندا بخەن و هەڕەشەی دروستکردنی دوو ئیدارەیی بکەن.